ئەمە یەک ئەمە دوو ئێمە شتی کۆ نەفرۆشین شتی قەدیم 50 ساڵ لەمە 60 شتمان لای 60 ساڵ لەمە پێشە وڵای زیاتر سورمەیە گرونیە خامەکە شتی قەدیمی ئەمە سورمەی کوێتیە خەڵکە چوو بۆ حەل لە 60 ئەمەیان نەهانیوە لە کوێت ئەمە سورمەی کوێتیە ئەمە کراسی پرژەیە ئەمیش زۆر کۆنە پرژە ئەمە بە بۆنەی ئیشەوە بە بۆنەوەکە جلێکی زۆرمان وەرگرتووە شەوان هەتا درەنگە گەمێنینەوە لە دوای ئەوەشەوە بەیانیان هەر زوو هەرینە سەر ئیش لەبەرەوەی فریان ناکەین و جلێکی زۆرمان وەرگرتووە ئێمەیتر لە 15 یەکەوە تۆزێ بە زەحمەت جلوەرەکەین ئیلا ئەوانەی کە مشتری خۆمان نەبێت تایبەت بێت سعرەکانمان نەگۆڕێەوە گرانمان نەکردووە یەک سعرە لە 40,000ەوە ئێمە دوورین ئیتر بە جۆرەی قماشەکە بەرەو سەر هەتا 70 ڕات من جلم کردو لای خایتیشە مۆدیلی چیە ئێستا؟ ساڵ زیاترم قماشانە لە بازاڕای بینم بەڵام زۆر بەدڵم نێ چووکە تەنکە من شتی ترم هەڵگرتووە سعرم نەپرسیوە بەڵام ئەنواعی تیا ئەگەر شتێک زۆر مۆدیلی بێ گران نییە چونکە لە هەموو دوکانەکانە هەیە و بەپێی بەرژەهینی خەڵکە یعنی باری بژێی خەڵک قماشەیە و گرانیش هەیە و هەرزانیش هەیە بۆ حەفلە بێ یان بۆ نەورۆز بێ ینی بۆ شتانە تایبەتە بەڵێ هەموو نەورۆزێک جلی تازاکەم ئامادەکاریمان کردووەکو ئامادەکاری بەس وەکو شتومەکەکان بەڕاستی پێیوەستە بە موچە دو ئاخرێت کە دواخرا یعنی ئێمەش بازارمانەوە باش نابێ مۆدل تقریبا 3-4 مۆدلە نرخەکانیشان دیاری کراوە ئێستا بڵێن شاڵمان هەیە بە 35 کە تافیمان هەیە بە کاملی بە 25,000 بەس هەر بۆ هاوڵاتی زۆرە لەبەرەوەی موچە نییە معاژ نییە ئەجا پێویستیشە بە دۆلار گەڵاوە بەڕاستی نرخی گەڵاش بەرزە ئەمە زۆر دەوری هەیە چێتە سەر قماشەکان لە نەورۆزە ئەو جوان لەبەرە ماوەیەکی منە بۆ نەورۆز ئەوانە لەبەر ئەوڵەکی زۆر باش و شکردیانی ئەم ساڵ لە چاو ساڵان تر ساڵان کۆرۆنا و هین هەبوو زۆر بڵین لە چاو ساڵانە باشتر بوو ئەم ساڵ بەڵام بەبوونی ئەم بڕیارەی ئاخیرەوەی بەقا و ئەمانە هم عاشدوا کەوتووە تۆزێ فەرقی کردووە دوسێ ڕۆژە ینی بەڕاستی بازار کەوتووە هەر زۆر ینی زیاد لە حد هەراوڵا ینی ڕبعێکیشی نەماوەتەوە بڵین لە چاو جارە ئەشیا هەمی ئەشیای دووبەیە بە زۆری ئەو لین لە نەسلێمانی سەرڤێت ینی ئێرانی شت ئەفرۆشێ ڕقە تۆزە قماشەکەی ئەوان تۆزە قماشەی قورس و خاوە جوانە هەمووی هندی و سینیە وەکو معلوماتم بێ بە ئینگلیزی و ئیتالی شتە فرۆشێ لە بازارە بەس هەمی فشێ هەر هندی ئاسینێ ئەگەر ئێستا بڵێم مراخانی بدووری ئەوەی قۆپچەکانی پێوەی سلێمانی خۆمان زیاترەوە دوورن ئەوە گرانە بە 75 شتی وایە بەس ئەگەر سادە بدووری بڵین چۆغی و ئەمانە بە 25 و بەسیە ئەو پارانەیە پولەکەی گوڵ محەممەدیە